ڕسمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی ماستەرنامەکەی بەڕێز ئیدریس محەممەد ڕەزا کە ئەم ماستەرنامەی لەسەری چێک لە دیوانە شاعرەکانی دیوانی تەمەنی ئەحمەد محەممەدی شاعیرەوە وەرگرتووە کە وێنەی ئەو کارە شاعریانە یاخود باگراوندی وێنەی ئەو کارە شاعریانە لە دووتوی ماستەرنامەکەی ڕەنگی یاوەتەوەواتە لە ڕێگای تێکست و دروستکردنی وێنە لە باگراوندی تێکستیا بابەتی گرنگەوە ئەمە پێویستی بە خوێندنەوە و لێک تێگەشتنەوەی قوڵ هەیە لە ڕووی بابەتی ئەدەبی و ناوەڕۆکی ئەدەبی و فەلسەفەی ئەدەبی و لە پشت وشەکانەوە بابەتێکی گرنگن بۆیە کار لەسەر ئەمە کراوە و لەسەر ئەم دیوانە ئەو ماستەرنامەیی پێبەخشراوە و دواتریش بڵاویان کردوێتەوە. ئیدریس محەممەد ڕەزا خۆی بۆ خۆی توێژەر و دەرچووی کۆلێژی زمانی کوردیە و هەروەها ماستەرنامەکەی بە ناونیشانی وێنی شعری لە دیوانی تەمەنی ئەحمەد محەممەددا بووەکە وەک ئاماژەم پێکرد هەبوونی تێکست و باگراوندی شعری و هەروەها ئەو باگراوندە وێنەی لە پشتی شعری لە ڕووی ئەدەب و نەخشاندنی وێنە لە ڕێگای تێکستەوە هەمیشە لە دووتوی خەیاڵەکانی شاعیرە هەیە بۆیە پێویستی بە خوێندنەوە لێکۆڵینەوە هەیە تا بتوانێت زیاتر کار لەسەر وشەسازی و چۆنێتی تێکست و باگراوندی تێکستەکان بخوێنرێتەوە ئەمە دیارە بە ئامادەبوونی شاعیر خۆی کە ئەم کارە کراوە و هەروەها کار لەسەر ماستەرنامەکەش چەندین کەسێکی تریش تێدا بەشداریان کردووە لە ماستەرنامەکە وەک هاری کاریەک و نەرمەند و شاعیر ئەحمەد محەممەدیش بۆ خۆمان نەزانین کە لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردووە لە گەڕەکی کانسکانی شاری سلێمانی لەدایک بوو ئەو وەکو شاعیرێکی دیار و ناسرا و کاری لەسەر شعر کردووە و شعرەکانی بابەتی یاخود ڕیتمی لیریکی هەیە کە تایبەتن بە بابەتی گۆرانی وتنەوە و وەک ئەزانی زۆرێک لە گۆرانی بێژە دیارەکانی باشووری کوردستان شعرەکانی ئەمیان کردووە بە گۆرانی تەنانەت پارچەکانی تری کوردستانیش. 25 مانگە توانرا لە ڕێگەی ڕێوەڕسمێکی تایبەتەوە ناساندن و کاری بڵاوکردنەوە بۆ کتێبی ماستەرنامی ئیدریس محەممەد ڕەزا بکرێت و چەندین کەسایەتی ئەدەبی و لێکۆڵار ئامادە بێت لە ڕێوەڕسمەکەدا ئەوەی جێی سەرنجە ماستەرنامەکە لەسەر یەکێک لە کارەکانی شاعیر و نووسەر ئەحمەد محەممەد بە ناونیشانی وێنەی شعری لە دیوانی تەمەنی ئەحمەد محەممەددا ئەنجام درراوە لە ماستەرنامەکەدا توێژینەوەی تایبەت لەسەر دیوانەکە کراوە و گرنگی شاعرەکانی شاعیر ئەحمەد محەممەد وای کردووە کەسایەتە جیاوازەکان باس لە کارەکانی و شاعیرە بکەن و لە ماستەرنامەکەیدا توێژینەوەی لەسەر بکرێت.